وەگاگادارن لە ماوەی ڕابردووە ئەرتەشی داگیرکەری تورکیا بە شێوازێکی زۆر دڕندانە دوور لە هەموو پرەنسیبێکی ئەخلاقی و نێونەتەوەی هێرشی داگیرکاری خۆی بەسەر ڕۆژاوای کوردستانە بەڕێوە برد. بۆیە لە باشووری کوردستانیشدا هەڵمەتێکی کۆکردنەوەی هاوکاری کرا. لەو چوارچێوەیە هەڵەبجەی شەهیدیش هەستا بە ئەرشی ئەخلاقی ویژدانی و نەتەوەیی خۆی سێ وەجبە هاوکاری کۆ کردوێتەوە. وەجبەی یەکەم 6 بار هەڵگر بووە، وەجبەی دووەم 26 بار هەڵگر بووە، وەجبەی سێم کە ئەم ڕۆیە و کۆتا ڕۆژێتی 2 بار هەڵگر وەگەڵێ بەتانی و پیتاک و جلوبەرێک بووە، بار هەڵگرێکیش خواردەمەنی بووە. جیاوازی ئەم کۆکردنەوەی هاوکاریەی سێەم ئەوە بوو کە پارەیش کۆکرایەوە با بڵێن. خۆشبەختانە توانرا 3,700,000 دینار کۆ بکرێتەوە و دڵنیایی ئەدەینە خەڵکی شارەکەمان کە ئەم هاوکاریانی کە کۆکراوەتەوە بەدەستێکی ئەمانەت و بە شێوازێکی زۆر ڕێکوپێک دەگەێنرێتە ڕۆژاوای کوردستان لە ڕێگەی مانگی سووری کوردیەوە. ئێمە تا سلێمانی ئەم کەلوپەلانە ئەبین و لێەوە تەسلیمی مانگی سووری کوردی ئەکەین.